گفتگۆی زیاتریان بابەتە دەکەم بەڕێز کامەران غەریب شرۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆکانی کوردستان 24 لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک کامەران زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر بە نمونە هەژماری من وەربگرین، خوێندنەوەتان چییە بۆ ئەوەی کە لە سلێمانی بە هەموو شێوەیەک ڕێگری دەکرێت لە پرۆژەیەک کە هی حکوومەتی هەرێمی کوردستانە، هی حیزب نییە؟ بەڵێ سڵاوتان لێبێ، ئێمە بێ چاوێک بە پانۆرامای ڕووداوەکانی نزیکەی 10 ساڵی ڕابردوو بخشێنین. ئەوەی کە ئێستا ڕێگری لە پرۆسەی هەژماری من ئەکا، ڕێگری لە چیتر نەکردووەکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بووە. ڕێگری لە ئابووری سەربەخۆ کردووە، ڕێگری لە ناردنی قوتی خەڵکی کوردستان لەلایەن بەغاوە کردووە، کۆمەڵێک ڕێگری کە پەیوەستە ڕاستەوخۆ بە ژیانی خەڵکی کوردستانەوە. ئەم بڕیارە حیزبیانە ئێمە لێرە پێی ئاشناین، بەڵام دوجار تا چەند بڕ ئەکا و تا چەند سوودی ئەبێت، چ بۆ خودی حیزبەکە و چ بۆ زیانی خەڵکەکە، ئەوە دوجار لە هەڵبژاردنا خەڵک بڕیاری خۆی ئەدا. خەڵکی کوردستان نەوەکو ئەوان ببوورە تا ئێستا بڕی کردووە ڕێگریەکانیان لە بڕیارەکانی حکوومەت؟ ڕێگریەکانیان چۆن ئەوان تەنها یانەوێت کە دژایەتی بڕیارەکانی حکوومەت بکەن، مەبەستیان تەنها ئەوەیە کە بیسەلمێنن کە ئێمە لێرە حکمێکی میلیشیاییمان هەیە کە ئەتوانین ڕێگری لە بڕیارەکانی حکوومەت بکەین بە بڕیارێکی دەرەکی ئەمەوەیە کە حیزبێک یاخود کەسێک لەناو حیزبێک باڵادەستە بڕیارەدات؟ ئەمە زۆر جاروا بووە. حکوومەت ویستویەتی دەستی خزمەتگوزاری بگەێنێتە ئەو ناوچانەی کە لە سنووری سلەیمانیان، بەڵام بۆ خزمەتگوزاریەکانیش ڕێگری هەبووە. بەڵێ بڕیاری حیزبی ڕێگری هەبووە لەو خزمەتگوزاریانەی حکوومەت پێوەکە بۆ ئەم سنوورەی دابینەکە، بەڵام خەڵکی کوردستان نە ئەقلیان نمی کێشاوە، نە ئاوەزیشیان سڕاوەتەوە. ئێمە ئیبینین ئەو بانگەشانەی کە لە ماوەی هەڵمەتی هەڵبژاردنە حیزبە سیاسیەکان لەم سنوورە کردیان و هەموو ئیتیجاهەکەیان ئاراستەی پارتی دیموکراتی کوردستان بوو، بەڵام پارتی دروشمێکی هەڵگرت بوو کە ئارامی و ئاوەدانی و پێکەوە ژیان و خۆڕاگری بوو. بینیمان خەڵکی کوردستان متمانەی بەو دروشمە کرد. بە هەر حاڵ بابینەوە سەر بابەتەکەمان، ئەمان پیان وایە کە هەژماری من شتێکی زۆر جیاوازە لە کاتێکا کە ئەوان نازانن یەک پرۆسەیە. ئەو پرۆسەیەی کە لە بەغدا بۆ بە دیجیتاڵیکردن و بە بانکیکردنی موچەی فەرمانبەران ئەکرێ، لە کوردستانیشە هەمان پرۆسەیە بەو شێوەیە کە لە مادەی 121 دەستوور ئەوەی کە ڕێگری دەکات لە سلێمانی لە پرۆژەی هەژماری من لە پرۆسەکە تێنەگەیشتووە یان دژایەتی دەکات لە بەرەوەی پرۆسەیەکی حکوومەتە؟ هەم تێنەگەیشتووە هەم دژایەتیەکە کە پرۆسەیەکی حکوومەتە. لە مادەی 121 دەستور لە بەندی پێنجەما ئەڵێ ئەوەی پەیوەستە بە بەڕێوەبردننی حکوومەتی هەرێم ئاراستەکەی واتە لایەنە جێبەجێکارەکەی حکوومەتی هەرێمی کوردستانە، واتە سەرجەم ئەو ڕوکنانەی کە پەیوەستە بە خزمەتگوزاری بەدامینکردنی موچە، بە سەرجەم ئەو سێکتەرانەی کە پەیوەستە بە ژیانی خەڵکی کوردستانەوە حکوومەتی هەرێمی کوردستان لێی بەرپرسیارە. ئەمان کێشەیان لەگەڵ ناوەکە هەیە، حەزیان لە ناوە عەرەبیەکەیە، پرۆسەکە یەک پرۆسەیە، بەڵام حەزیان لە ناوە عەرەبیەکەیە لە کاتێکا کە بەشێکی زۆر لەو بانقانەی کە بەشداریان لە تەوتین کردو بەشێکن لەوانە کە بەشداریان لە پرۆسەی هەژماری من کردووە. ئەو بۆچی دەیانەوێت زیاتر پشت بە لایەنە عێراقیەکان ببەستن وەک لە ناوخۆی هەرێمی کوردستان؟ ئایا ئەوان زیاتر بەرژەوەندی ئەوان لە بەرچاو دەگرن، بەرژەوەندی کورد لە بەرچاو دەگرن، یان لایەنە کوردیەکان لە نێو خۆیاندا؟ ئەوان وەکوتم لە ماوەی هەڵمەتی هەڵبژاردنا پێیان وابوو کە ئەتوانن ئاراستەی هێز بگۆڕن، بەڵام ئێمە باشە، بەڵام خۆ ئێستانی هەڵمەتی هەڵبژاردن و هەڵبژاردنیش کۆتایی هات، کورسیەکان دیارن، ئێستا بۆ وا دەکەن. ئامانجیان چییە؟ ئامانجیان دیارە. ئەوان ئامانجیان ئەو ئامانجەیە کە لە ساڵی 2014 کە هیچ کێشەیەک نەبووان بوونە ڕێنیشاندەری بەغدا لەبەرەوەی موچە و قوتی خەڵکی کوردستان ببڕێ. ئامانجیان ئەو کاتە چی بوو؟ ئەم کاتە ئێستاش هەمان ئامانجیان هەیە، بەڵام دوجار لە جوغزێکی حیزبی تەسکە ئەخولێنەوە ئەبینین کە ئێمە دەنگەکانیان جار بەجار
بۆ ئەو حیزباچێ بۆ ئەو حیزباچێ بە هەندێک ڕێکاری زۆر بازاڕیانە هەندێک دەنگ ئەگێڕنەوە بەڵام دوجار هەل لەو جوغزەیە ئەسوڕێنەوە بەڵام ئەبینین کە سیستەمی حکومڕانی لە کوردستانە لە دەستێکی ئەمینایە خەڵک متمانە ئەداتەوە بە پارتی دیموکراتی کوردستان کە ئەزانێ استراتیژێکی دوورمەودای هەیە بۆ خزمەتی خەڵکی کوردستان پرۆژەی هەژماری منیش بەشێکە لەو استراتیژەی کە ئەیەوێ لەو پاشاگەردانیە لەو فەوزایی کە ئەمان دروستیان کردووە بووە بە بەشێک لە مۆزاییکی سیاسی لە کوردستان چارەسەر بکات. باشە پرۆسەی هەژماری من پرۆسەیەکە ینی هەرێمی کوردستان بە فەرمی لەگەڵ حکوومەتی عێراق قسەی کردووە و ڕێگە پێدراوە و ئێستا کار دەکات. ئایا حکوومەتی عێراق لەگەڵ حیزب مامەڵە دەکات یا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان؟ ناڵەمەوان تاکتیکێکی کاتی بەکارهێنن بەس وەکو شەڕەگەڕەکی مناڵ چۆنە ئەوان ئەو تاکتیکەیان هەیە لە کاتێکا کە ئەمە سیاسەتە ئەمە دەوڵەتمەداریە ئەمە حکومڕانیە پارتی زۆر باش لەوە تێگەیشتووە. پرۆسەی هەژماری من پرۆسەیەکە کە گەندەڵی ناهێڵێ ئەوان دژیەوەن کە نەدەڵی نەمێنێ ڕۆتین ناهێڵێ ئەوان دژیەوەن کە ڕۆتین نەمێنێ کۆمەڵێک ئاستەنگی ناتەندروست کە ئەوان بۆ خەڵکیان دروست کردووە لەو ڕێگەیەوە ئەمانە ناهێڵێ ئەوان دژی ئەوەن کەواتە ئەبێ خەڵکی کوردستان بۆ هەڵبژاردننی داهاتوو ئەمەیان لەبەر چاو بێ کە ئەم پرۆسانەی کە پەیوەستە بە ژیان و مان و بوونی خەڵکی کوردستانەوە کێ ڕێگری لێەکە. پرۆسەی هەژماری من پرۆسەیەکە کە لەژێر چاودێری بانکی ناوەندی عێراقیایە. ئەوان ئەشهەدوو بە باڵای عێراقا نادەن بە دادگاکەیەوە بە دەوڵەتەکەیەوە بە کۆمیسیۆنەکەیەوە دوجار بینیمان کە لە هەڵبژاردننی ئەم جارە لەبەر ئەوەی ئەنجامەکانیان بەدڵ نەبوو بینیمان ئێستا کەوتونەتە تەقە لە کۆمیسیۆنی عێراقی لە کاتێکا کە پێشتریانوت پێویستە ئەم پرۆسەیە تەنها کۆمیسیۆنی عێراق بەڕێوەی بە ئەگەر ئەمەشیان بۆ سەر بگرێ لە داهاتووە دڵنیا بن کە دەستی پەشیمانی ئەگەزنەوە خۆشیانوێت ئەمە بۆیان سەر تەنیا وەک شارێک بەکاریهێنن بۆ پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان. ناڵێمەوان استراتیژێکی دوورمەودایان نییە ئەوان ئاوەزیان لە بازنەیەکی زۆر بچووکە ئەخولێتەوە کە پێیان وایە ئەگەر ئەم ڕێکارە حیزبیانە بگرنە بەر ئەوە توانن پۆستێک زیاتر وەزیرێک زیاتر بەڕێوەبەرێکی گشتی زیاتر لە پارتی دیموکراتی کوردستان بپچڕن لە کاتێکا کە مێژووی هەڵبژاردنەکان و پێکهێنانی حکوومەتەکان لە پاش ساڵی 1992 سالماندوێتی کە پارتی نەکورسی بەلاوە مەبەستە نەمەنسەبی بەلاوە مەبەستە ئەو استراتیژەی کە بۆ خزمەتی خەڵکی کوردستانی داناوە بۆ پاراستنی لە هەڕەشە دەرەکیەکان و هەروە ئەو گوشار و ئاستەنگانەی کە حکوومەتی عێراق لە ماوەی ئەم 21 ساڵەیە پاشڕوخانی ڕژەمی بە عەزەی خاتە سەر هەرێمی کوردستان ئەوەی مەبەستە کە ڕاستەڕێی بکە هەڵبژاردننی ئەم جارەش سەلماندی کە ئەو هێز و متمانەی پارتی کە لە خەڵکی کوردستانەوە سەرچاوەی گرتووە بەو شێوەیە کەوان ئەڵێن تەرازووی هێزبیانەوەی لەگەڵ پارتیا بگۆڕن ئێمە تەرازووی هێز لەگەڵ حکوومەتی بەغدایە گۆڕین. دەستخۆش سپاس بۆ شرۆڤ ڕوونکردنەوەکانت بەڕێز کامەران غەریب شرۆڤەکاری سیاسی لە سلێمانیەوە میوانمان بوویت.